بسم الله الرحمن الرحیم. تەواوی سوپاس و ستایش بەخوای گەورە، درود و سەڵات و سەلام لەسەر پەیامبەری خۆشەویستمان بێ. عەزیزان و خۆشەویستانم، زۆر بەخێراتن. بۆ وانەیەک و پێشەکی و ناساننێکی زۆر ئینشاڵڵا بە سوود و گرنگ لەسەر کۆرس و خولێکی نوێ لە ناو کووردا کە جیاوازە لەوەی کە باسەکرێ ئەو ترێت لە کتێبە مەسەڵەن ئەنووسرێتەوە. ئەویش بابەتی خۆکانم، خولی خۆکانم. من لە خزمەتانە ناوم عەتا شێخ عەلیە، سەرپەرشتیار و ڕاهێنەرم لە خولی چالاکردنەوەی مێشک لە ئاوات ئەکادیمی. ئینشاءڵڵا چەند سڵایدێک کۆمەڵێک شتان پێ ئەناسێنم و باسەکەم ئەبێتە هۆی بەرچاو ڕۆشنێکی زۆر باش لە خۆمانە. ئەموانە ئینشاءڵڵا لەگەڵ مامۆستا زانیارە پێشکەشیەکەین. ئەویش بابەتێکی زۆر گرنگی هەیە کە خو چییە، مێژوەکەی چییە، چۆن خۆیەکی باش لە خۆمانە پەرە پێ بدەین. بەڕێزەکانم، ئەگەر تەرکیزکەن لای من وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە. ئازیزانم، شاشەکە ئیسا لە بەرچاوتان دیارە تەواو وایە؟ زۆر باش ئازیزان. ئەم ڤیدیۆ لای ئێوە مانای چییە گەیەنێ زەحمەت نەبێ؟ ئەم ڤیدیۆ ئەم ڤیدیۆ لای ئێوە مانای چییە گەیەنێ؟ ینی چی بود بە ئێوە باریکێک لە ئێوەی بەڕێز؟ فۆڵ یعنی هەڵەکانی ژیانم وین، یعنی ئەوە سەرکەوتن و بردنەوە. ئەوە بۆ ئێوە دووبارەم کردو. حەزەکەم ڕای ئێوە بزانم. ئەڵێ کۆڵەدان تا سەرکەوتن کەوتن هۆکارێکە بۆ سەرکەوتن دوای کۆمەڵێک شکستە زۆر جوانە، دەسەکانتە خۆش. شکست و هەوڵدان، ئەزانم خۆی شکست و هەوڵدانە، بەس چییە گەینێ لای ئێوە دوای چەندەها هەڵا گەشتووە بە سەرکەوتن بەردەوامی نەنا، بەس ئەو دووینە ئەبینم، بەس ئەوە ئەڵم. بۆ هەوڵدان پێویستە شکست بهێنی، دوای شکست سەرکەوتن. زۆر باش عەزیزان، زەحمەت نەبێت. هەڵەکان شکستەکان ئەبنە مامۆستایەکی باش لە ئێمەیە. مەسەلە من بڵێم کاکە من خۆم ماشەڵڵا کەسێکی خوێنەوارم و چاکم و وە لە ژیانمە هەڵەکانم سەرمەشقی من، شکستەکانم وای منیان گەیەنەوە بە ئەم کاتە. ئایا ئێمە کاتە سەرمەشقێکی باش لە ژیانمانە ئەبێتە مامۆسایەکی باش هەڵە و شکستەکانمان؟ بەڵێ بێگومان، زۆر جوانە. بەڵێ هەموو هەڵەیەک وانەیەک فێرەبیت. بەڵێ ئەگەر ئەزمون لێوەربگری زۆر جوانە. بەڵێ بێگومان، بدڵنیاییەوە. شکست هەنگاوە بۆ سەرکەوتن. زۆر باش، دەسەکانتان خۆش. ئازیزانم، لە ڕاستیە ئەمە شتێکی هەڵەیە. ئینسان تەنها هەڵەی خۆی بکاتە سەرمەشقی خۆی، شکستەکانی خۆی کاتە سەرمەشقی خۆی. سێکەن کۆمەڵێک هەڵە هەیە، کۆمەڵێک شکست هەیە، بەڕاستی جارەتی هەڵناسیتەوە. قەت لە وەکو ئەڵێ لە دەب و دەڕبی زانایان نەبووە کە تەنها لە هەڵەکانی خۆیەوە فێر بێ. بەڵکو ئەم ڕێگەی تۆ ئێستا ئەیگریتە بەرەوەتەوەی هەزار هەڵە بکەی تا بگەیتە ئەوسەری. هەزار هەڵە کراوە، وەرە ئەڵەیە ئیبدە من حەیث ئینتەها ئیلەیه الآخەڕون، لەوێ دەست پێ بکە کە ئەوان کۆتاییان پێهێناوە. هەنێ هەڵەیە تەواو لە ژیانە هەڵناسیتەوە، هەنێ هەڵەی هەر پێی پێنابی تاوەکو ڕاستیکەیتەوە. یان ئەو کاتە تۆ بەهۆش دیتەوە و تۆ کەسێکی سەرکەوتوی سیرەکەی لەگەڵ هەر هەڵەیەکە شوختێک و پێوەیە، شوێنی بزمارێکە، زەربەیەک و بەرکەوتووە، قەڵەمێک و بەرکەوتووە. جا خۆ تاوەکو تۆ هەزار هەڵە و لە هەزار هەڵە فێرەبی، هەزار شوخت و شتە توش بووە، دواتر ئینسانێکی بی بەڕاستی زەرەر زۆر زۆرەکەی لە ژیانە، کاتە زۆر ڕۆشت، وزەت زۆر ڕۆشت. باشترین شت چییە؟ وەکو ئیمامی بوخاری فەرموو گەشتم بە 1200 مامۆستای خۆم کە وتویانی ئیمان وتەیە
و لە دڵەوە باوەڕا بێ پێی بێ وتەیە و ئەبێ بەکردەوەش بیسەلمێنی 1200 مامۆستای کردو بەس بۆ یەک قسەی گوتیتی ئام کۆکردنەوە ڕەنگە هەزاری تریشی بینی بێ لە بابەتە جیاوازەکانە فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه كواتا زيزانم ئەم شتێکی ئێستا لەم خەڵکیە زۆر بڵاوە لە ڕاستیە هەندێ هەڵە و هەندێک شکست هەیە هەرگیز هەڵناسیتەوە یان کلینێک وتیا دروستەکە لە ژیان تا ئیتر بەڕاستەکەی هەستانەوەی زۆر قورسە باشە زۆر باش عزیزانم ئەمە وتمان دەست خۆش غەڵات ئەم شتە هەڵەیە بەڕاستێکی تۆ تەنها بتەوێت لە مامۆستا و سەرمەشقەوە فێربی باش کەسێکمانەیە عزیزانم کاتی تەواو کات بۆ شتێک تەرخانەکات ئێنێرجیشی هەیە وزەیشی بۆ تەرخانەکات هەدەفیش ڕوون و هەدەفەکەشی هەیە باشە ئەم کەسە کات وزە هەدەف ئامانجەکەشی ڕوونە بەڵام پێی ناگەیە بەڵام پێی ناگەیە باشە بۆچی پێی ناگەیە خۆ ئەمە وزەیە و کاتە و ئامانجیش ڕوونە هەموو کەسێ ئەڵێ هەدەفەکە دیاریکە کاتی پێ ببەخشە وزەی لە بێزەرفکە ئەگەی بۆ ئەمە نییە ئەم پسڕانە چییە ئەو پسڕانە چییە کە ڕوەدا لەم کەسەیە بۆچی ئەم کەسە بەمە ناگەی بۆ هەموو شتەکان بەلایەکی ترا ئەڕات متمانەی بخۆی نییە سەرنجی بەسەر سەر هەدەفەکەی نییە نا هەدەفەکەی دیارە چۆن سەرنجی لەسەرێتی ڕێگەیەکی هەڵی هەڵبژاردووە پلانی بۆ دانێناوە کە هەدەف دیار بوو تۆ وزەت تیا سەرف کرد و کاتیش هەبوو ئەکرێت پلانیشو بۆ دانابیوانی هەیە پلانیش دائنی هەر پێی ناگەی خۆ خراپەکانی ڕێگە نادن شێوازی بەکارهێنان زانیاری نییە تەماشایکەنەوە بەڕێزانم یەخولەک عزیزان یەخولەک تەماشایکەنەوە عزیزان ئەمە وتمان ئەمە کەسەکەیە وزە سەرفەکە کاتیش وە بەردەوامیشە ئەمەش هەدەفەکەیەتی بەس پێی ناگەیە هۆکارەکەی چییە؟ دیسپلین ئەو ئەڵێ دیسپلینی نییە پابندی نییە ئەم کەسە پابندی نییە ناتوانێت پابند بێ بە شتەکەەوە مەسەلاً من حەزم لەم کتێبەیە باشە مەسەلاً من حەزم لەم کتێبەیە ئەمەیە کڕیومە ئەمەیە بیخوێنمەوە دیاریم کردووە پێویستمە نازانم هەزار شتمەی بەڵام بۆچی پێی ناگەیە بۆچی ناگەیمە هەدەفەکە خۆ کاتم سرف کردووە پارەم سرف کردووە کڕیومە خەریکم خوێندومەتەوە نازانم چی لەبەر چی بووە لەبەرەوەی چییە لەبەرەوەی دیسپلین پابندینی مشکلەکە لە چیایە مشکلەکە لە ئەمانیە مشکلە لە پابندیە باشە بۆچی ئمە پابندیمان نابێ بۆچی مرۆڤ پابند نابێ بۆچی مرۆڤ پابند نابێ خوەکان و آخر خوەکان بۆچی نایەڵێ پابندی وتمان کاتێک پێیەگەیە بەچی بە بە ئەو ئەی بۆچی پابندی نییە حەزی بۆ نییە تەمەڵی ڕەشببینی پابند نییە بەخۆ باشەکانەوە ڕێک من لە خوێندن بەلا ڕێبەرەکان لە یەک کا دەست بۆ زۆشت ئەبات جوانە کارەکان نەبەوە بخۆ زۆر جوان ئازیزان دەسەکانتان خۆش بە یاخوا باش ئازیزان تەماشای ئەمە بکەن
هەستی کردووە چەندێک ئەتەوێ پابند بی من جارێ زۆر حەزەکەم پابند بم بەس بۆشاییک هەیە لە نێوان چییە؟ زۆر حەزەکەم پابند بم زۆر نازانم خەممە ئەخوێنەوە چی ئەمانە بەڵام هەستەکەم بۆشاییەک هەیە شتێک هەیە نایەڵێ نایەڵێ چی بکەم نایەڵێ ئەم دوو شتە بگێ بە یەک ئەوەی کە هەیت مەسەن ئەمە منم ئەمە داخوازیەکانمە ئەمە ویستەکانمە ئەمە حەزەکانمە ئەوە بابەتانێکم من هەم باشە وەلنێوان ئەوەی ئاواتی بۆ خوازی سیرکە هەمومان حەسەکەین مەسن لە تایپی دینداریە ببینە مەسەن دیندارێکی زۆر باش حەسەکەین علم بخوێنین علمێکی زۆر باشمان دەستکەوێت حەزەکەین لە ڕووی کەسایەتیە و کەسایەتێکی باش و ئەومان پارە کەواتە ئێستا من هەم بۆ نمونە من فەقیرم ئەمەوێت ژیانم هەڵسەنگ و داهاتم باش بێت من نەزانم علمم نییە ئەمەوێ علمم باشکەم من سیرەکەم پابەتی دینیم نی ئەمەوێ من لە ڕێی خوێندنەوە هینیم ئەمەوێ بمەوە بەڵام هەستەکەم کلێنێک هەیە لە نێوان ئەوەی کە هەم و ئەوەی کە ئاواتی بۆ خوازم باشە بەڕای ئێوە ئە، بەڕای ئێوە ئەمە چییە مرۆڤ بۆچی ناتوانێت ئەم دوانە بە یەک بگەێنێ ئەمە پێی ئەوترێ چی کێ ئەم شتە بە یەکە گەیەنێت نەبوونی هاندەر و پاڵنەری بەردەوام جوانە عەزم ئارەزووەکان هەوڵەکان ئێ حەز و ئارەزووی نەفس ڕێگرە سەیکەن من ئەمێ بمە کەسێکی نمونەی و ئەوەی ئێستا هەم ئەمێ بمە کەسێک کە لە خەیاڵی خۆما لە ژیانی خۆما لە شتی ئەوە هەیە بەس بەجددی پێم ناکرێ ناتوانم پاڵپشت نەدانی کایتەوە زۆر جوانە ئایا ئەمانێت نەخێر پێندی بە چالاکردنەوەی مێشکەوەنی خۆ کۆنتڕۆڵکردن سەکن ئازیزانم مرۆڤ هەتایە لە نێوان ئەم کێشەیە ئەبێ ئەگەر ئەگەر خودی حەقیقی خۆی نەدۆزێتەوە خودی بنەڕەتیم هەیە و ئەوەی ئەمەوێ بم یعنی هەرچیەک ئەەکەیت هەرچۆنێ هەوڵە دەی هەرچیەک مەسەرەن بەردەوامە بیت خولوەرەگری کتێبە خوێنیتەوە ها ئەو شتانە ئەەکەین هانمانەدان ئەنووسین دوعاکەین بەڵام پسڕانێکەکەی هەرچیەکەی پێی ناگەی بۆچی؟ چونکە کێشەیەکێ لە نێوان خودی بنەڕاتی حەقیقی ئەم ئینسانە و لە نێوان ئەو نمونەی ئەو شتێک کە هیوای بۆ ئەخوازێت باشە؟ خودی بنەڕەتی ئەو ئینسانە فەرامۆش کراوە باشە؟ باش کەواتە ئازیزانم مرۆڤ هەر لەم کێشەیە ئەبێت هەتایە هەرچی سوزانم ئیش بکات خول بخوێنێتەوە بەردەوام بێت دوعا بکە نازانم زۆرێک لەو شتانە هەر لەم کێشەیە بێت ئەم کێشە بەچی هەلەکرێ من خودی ئەوەی کە یارمەتیمەدا بۆ ئەوی بگەێمە ئەو شتە ئەو 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 سیفاتانی لە خودی بنەڕەتی منە هەیە ئەبێت چی بێت چی وام لێکا بگەێمە ئەوە طبعاً بابەتە زۆر دەرونیە و زانستیە باشە بابەتێکی گەشە پێدانی مرۆی نییە تۆ هەڵ بە ببی بە ئەوە تۆ خودی خۆت بە تۆ باوەڕ بە توانەکانی خۆت هەبێت ئەمانە قسەن بەس ئەبێ شتەکە وردگەیتەوە و حقیقەتەکە بدۆزیتەوە وانە من چۆم بگەیمە ئەو خودی نمونەیە ئەی ئەڵە خودی حقەتی خۆم بنەڕەتی خۆم ئەبێ چیت یابێ بۆ ئەوی بگەیم بە ئەوە ئێستا خۆمە هەر کەسێک لە دایکە بێ عالمی وایە لە دایک بوو من و تۆ لە دایک بووینە بۆ بە عالمێکی زۆر گەورە بچی بووە بە عالمە زۆر گەورە وانە خۆ لە هیچەوە بووە لە بچووکیەوە لە هەموو شتێکەوە گەشتەوە بە ئەوە ئەم سیفەتی ئەم عالمە چیتیا بوو ئەم لە دەستکاری کوێ کردو خۆکانیشی باش بووە کوێی خراپ بۆ خۆکانیشی خراپ بوو وانە ئەمە گرنگە یاڵە ئێستا ئێوە پێمی بڵێن ئەزیزان مرۆڤ هەر لەم کێشەیە بێت تا چی بکە تا چی چارەسەر بکە
ڕۆح هەنگ چۆن ڕۆحی چارەسەرکە چۆن لە کێشەیە بێ ڕۆح چی مەسەن ئەو کار بڵێ ئاو ئاو چی تانی چۆن بیرکردنەوەکان ئێخر کابرا بیرەکاتەوە بیرەکە بێ بەو نمونێ بیرکردنەوەی جوانەکە بیرکردنەوەی باشەکە کتێوەکو خوێنێتەوە خەریکە بێ مەشغوڵە بێ ئەڵێ هەموو شتەکانە مەر باشە فعلا بیرکردنەوەی ئەرێنیە باوەڕی بەخۆیەتی ئیرادەی بەرزە بەسەر سێرەکە نین نابێت تێکردنی ڕۆح چی یانی چۆن تێکردنی ڕۆح الروح شيء زعما بقصي بين خواي جورا فرميت ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي پرسیار دەربای ڕۆح لەکەن بڵێ ڕۆح شتێک خی خوایە تۆش سەری لێ دەرناکەی کاتە و مۆزوع وازی لێبێنی کە ئێمە لی تێنا ئێمە نازانین وەکو مرۆڤ نازانین ڕۆح چییە کابرا لە ڕۆحم ئاسوودە بێ با ڕۆح ئاسوودە نابێەوە دڵەوە دەروونەوە مێشک ئەو دەستەی وانە ڕۆحم خۆ توی خۆشە ڕۆح ئینسانی خۆش نایە سێگۆشەی کات کامەڵگەرایی کاردواخستن هەڵدانەکانی بۆ خوکە پێگەیان لەو ئاستایانی ڕێخستنی کات و وزە بەردەوام نەبوون بە تەواوی خۆی یەکلا کردوتەوە سێکی ئازیزانم مرۆڤ حتاوەکو ئەم دوو شتەی چارەسەر نەکات حتاوەکو ئەم دوو شتەی چارەسەر نەکات حتاوەکو ئەم دوو شتەی چارەسەر نەکا ناتوانێت چی بکە ناتوانێت ئەو خۆ حەقیقەی خۆی بدۆزێتەوە یان چارەسەریکە یەکەم ئارەزوە قوڵەکانی خۆی باشە ئارەزوە قوڵەکانی خۆی و دووەم بەها بنەڕەتیەکانی باشە ئارەزوە قوڵەکانی خۆی وها بەها بنەڕەتیەکانی باش ئارەزوە قوڵەکان ئارەزوەکانی مرۆڤ چین ئارەزوە قوڵەکان و بەها بنەڕەتیەکانی چین ئازیزانم ئارەزوەکانی مرۆڤ ئارەزوەکانی مرۆڤ وەکو بەنزینی سیارە وایە یعنی وزە پێدەرن ئێنێرژین بۆ ئینسان بۆ ئەوی بەردەوام بێت بەها بنەڕەتیەکانی ئینسان وەکو نەخشە ڕێگا وایە پێتەڵێ ئاوا بڕۆ لەسەر ئەم ڕێگا بڕۆ بەو شێوە ئەگەیت یعنی قسەکە ئەمەیە من تاوەکو ئارەزووە قوڵەکانی خۆم پڕ نەکەمەوە وە تاوەتی وەرینەگرم و بەها بنەڕەتیەکانم نەزانم هەر چۆن بتەوێ داوای بکەی بیرکەیتەوە خەریک بی نازانم چی ئەو مۆزوعە ئەم ئینسانە پێی ناگەیە ئارەزوە قوڵەکانی مرۆڤ چییە؟ یەکەم هەستی شایستە بوون شایستەی تۆ هەستەکەی کە گۆڕانکاری ئەبێ لەسەر ژینگەیەک و شایستەی لەو ژینگەیە بژیت باشە ئەمە پێوترێت هەستی چی بە شایستەی بوون یعنی ئەبێ ئەو ئینسان لە ژینگەیەکە خۆی بدۆزێتەوە یان دروستی بکە کە چی بێ شایستەی خۆی تیا بدۆزێتەوە سەرکەوتوو بێ لەو ژینگەوە ئەو ژینگە دروستکە و لە ئارەزوو قوڵەکانی تری مرۆڤ پەیوەندیە علاقات تا چەند ئەم ئینسانە لە پەیوەندیەکانە لە علااقەتەکانە هاوسەنگە ئینسان ئەکرێ هاوسەنگ بێ و سەرکەوتوو بێ ئەو کاتە ئارەزۆ قوڵەکانی خۆی بەدی هێناوە بۆی ئینسانێکە بینی دوو کەسن علمە خوێن دوو کەس خوێندنەکە یەکێکیان سەرێکی زۆر باش ئەڕاتە پێشەوە ئەمی تر هەردوواکەوێ هۆکارەکە ڕەنگە ئەم پەیوەندیەکی باشی نەبێ لەگەڵ خۆیە لەگەڵ دەوروبەریە لەگەڵ دەرونیە لەگەڵ خزمەکانی بەم شێوازانە باشە پێویستی سێم لە ئارەزووەکانی مرۆڤ چییە؟ پێویستی سێم لە ئارەزوەکانی مرۆڤ ئەویش خودمختاری یان سربەخۆبوون لە بڕیاردان لە بیرکردنەوە لە دەربڕینی هەستەکانی بەڕێوەبردننی خۆی واتە ئینسانی وا ئەبینی سیرەکەی هیچ خودت بەڕێوەبەرێکی نییە سربەخۆیەکی نییە لە خۆت بەڕێوەبرنی خۆیە سیرەکەی تا بێ دواکەوێت لە ژیانی چی هەوڵەدام هەردوواکەوێت بەنزینی پێێنی ناتوانێت بەردەوام بێت بەردەوام بۆ نەکاتە کوژێ مەسەەن دیسپلینی نییە ئەو بابەتان تا ئەخیر پەیوەندی دروستکردنەوە لەگەڵ خۆ منی حەقیقیە چیمان لێ ئەکات سێکن ئازیزانم دەرووناسان ئەڵێن دووبارە پتەوکردنەوەی پەیوەندی لەگەڵ خودی ڕاستەقینی ئینسان خۆیە بەچی لەگەڵ ئارەزوە قوڵەکانی و بەها بنەڕەتیەکانی
ئەم پتەوکردنەوە پەیوەندیە کە هەستی ئەرێنی ئەبەخشێ و وەهانت ئەدا بە شێوەیەکی خۆڕسک هەڵسوکەوت لەگەڵ ژیانی نمونەی یعنی بە شێوەیەکی خۆڕست هەڵسوکەوتەکان لەگەڵ ژیانی نمونەی بگونجێنیت ئەو بۆشایی نێوان ئەوەی کە هەیت و ئەوەی کە ئەتەوێ ببیت بڕکاتەوە. یعنی واز مەسەن لە قسەی دەروونە هین بێنین گەشە پێدانی مرۆی تۆ هەیت و تۆ پڕ بە و تۆ نازانم چی. ئینسان کە لەگەڵ خودی خۆیان ئاشتە بێتەوە پەیوەندیەکە دروستەکاتەوە سیرەکە بە شێوەیەکی خۆڕستکانە ئیشەکات. سیرەکە مرتاحە لە پەیوەندیەکانیان، مرتاحە لە خوێندنەکەیە. یعنی ها وەکو ئەڵێ ڕووبارێکە خۆی خستۆ ناو ڕووبارەکە و ئاوەکە ئەیبە باشە. ئەم ئینسانە سیرەکەی وەکوڵی دەستداتە پەمووەوە ئەبێ ئاڵتون یەکێ دیش دەستداتە ئاڵتونەوە ئەبێ بەچی ئەبێ بە تەنەکە بۆ ئەمی تر نەگەڕاوەتەوە بۆ بەنزین بۆ نەخشە ڕێگاکەی خۆی لەگەڵ ئامیە بچۆ شامی لەگەڵ خەڵکیە دەستی پێکرد خەڵک قورئان لە بەرگەڵا مەش قورئان لە بەرکە خەڵکە ڕاتە تۆ ئەڵامیش بڕین تۆ بخوێنین خەڵک حەزیا لەوەی فیلەر و بۆتۆکس ئەڵامیش فیلەر و بۆتۆکسکە خەڵک حەزەکە ژن بێنە شوکە ئێڵا ئێمەش بۆ خۆیان بیکەین ئیتر نازانێ ئەمە بۆ ئەکا نازانێ کوێی پڕەکاتەوە ئەوەی تریش بێومێت و بێهیواگەی چ کاتێک خۆی باش خراپترمانەکە سێکم بەڕێزان پرسیارێکی زۆر زۆر قوڵی زانستی هەنێ جار وەرزشەکەی کتێبە خوێنیتەوە هەستەکەی لە ناو ژینگەیەکەی مەسەلەن خۆت بۆ نمونە ئیلتیزاماتی دینیەکەیت هاوسەرگیریەکەی چوزان هەرچیەکەی خراپترێ بێ چ کاتێک ئەم خوی باشیش ئاسە کەسەڵە خوی باش من واکە من سەرکەوتوو بم من خۆشبەخت بم من چ کاتێک وا لە ئینسانەکە کابرا وەرزشەکەوەتر ژیانی خراپە بێ زەواجەکەوەتە خراپە بێ دینداری باش ئەوەتە خراپە بێ ئێمە خوی باشەوە نییە کتێبە خوێنێتەوە کتێبە خوێنێتەوە کتێبەکەشی باشە باسەیەکەم بەڕێزان ئەوەشی وەرزشەکەیشی باشە کتابەکەیشی باشە هەر خراپترە بێ هەر بەرەو دوڕاتەوە چ کاتێکە ئینسانەوە وای لێدی خوی خۆکەشی باش ناکاتەکەی باشەوە خۆ بەیانیان وەرزشەکەن کاتێکە نازانێ بۆچی و هەر کوێرانە ئیکاتەوە جوان لەگەڵ ویستی ئەو ناگونجێ جوان چیتر هەبوونی چاڕوانی زۆر و ئەوێ زوو ئەنجامەکان ببین لە هەر زۆر بەردەوامە کابراوان 17 ساڵە خەریکە جوزانم خەریکی شێکی باشە لە خەریکی مۆزەفە خەریکی پارەی باشی هەر بەرەو دوڕاتەوە لە ژیانی هەستەکە لەگەڵ پێویستەکان ئێو بەدڵ نایکە خۆەکەی چاولێکەری دایم هەبوونی بۆ شایە کا پڕ نابێت سەیکە عەزیزان دەسەکانتان خۆش بێ زۆر جوانە زۆر هەستم کرد وەڵامەکەی دۆزنەوە ئازیزان وتمان ئینسانێکمان هەیە خودی حەقیقی خۆی نەدۆزیوەتەوە باش خودی حەقیقی خۆی نەدۆزیوەتەوە و ئەیش ببێ ئەیشەوێ ببێتە کەسێکی مەسەلەن باش کەسێکی ئیتر لە هەموو بوارەکانی ژێن لە کۆمەڵایەتی لە ڕووی دارایی لە ڕووی دین لە ڕووی دەرونی ئەوێ بگاتە کەسێکی باش نییە ئەمەیە ئەوێ بگاتە ئەوە بەڵام وتمان ئەم دوو پڕ نەبووتەوە ئەم کەسە پڕ نەبووتەوە کە ئینسان خودی حەقیقی خۆی نەدۆزی و پڕ نەبوو دروست نەبوو هەر ئیشێکی تر ئەکات هەر ئازار دروستە بێ هەر ئازار دروستە بۆ منە کەسێک ئەژنوی ئێشی دێ دەستی ئێشی دێ ئەڕۆ حەپێکی بەنجکەرەخوا حتام حەپەخوا ئەو هەر زیاتر دەسی لێخشانی زیاترە بێت بۆی زیاتر ئێسکی داخورێت ئەم ئینسانە وەرزشەکە وەرزشتێکی زۆر باش مەلەوانی ئەڵەی تایکواندۆ ئەڵەی ڕاهکردن ئەڵەی وەرزشەکات هاوسەرگیریەکات علمی شەرعەیە خوێنێ کتێبە خوێنێتەوە هەمووی بۆ بەرزکردنی ئەو ئازارەیە ئەو پچڕانەیە کە ڕووی دروست بووە ئەم پچڕانە کە دروست بووە ئەو ئینسانە چاکی نەکات حتا خووەکە بە ئەوێ خۆی باشترکە بەڵام بۆ چییە؟ بۆ ساڕشکردنی ئەوەی وەکو کەسێکە کە کێشە و مشکیلەکانی ژیانی زۆرە ڕەمەشوو بخواتەوە ئەتە تەماشای فیلمی پۆڕنۆگرافی و فیلمی ڕوتەکە جگەرە کێشە تلیاکەین ئەمە بۆی خۆی سڕکا لەو ئازاری نەجاتی بێ ئەمیش خۆی باش دروستەکە لەوانە ناکەم
ئەڕۆم دەسەکەمە ئەوەی کە خوای گەورە لە خۆم ڕازی کەم کتێبی باش خوێنەوە بەڵام هەر زیاد دەکە هەر کێشی زۆرترە بێ هەر دوو ڕێگەی جاران مۆزوعاتەکەی جارانە بۆ چکە خودی حەقیقیەکەی خۆی نەدۆزیێتەوە باشی نەکردەوە پڕی نەکردوێتەوە وە خووە باشەکانیش هەر سڕکردنی ئازارەکەی وەکو خووە خراپەکان باش ئازیزانم ئەمە لە ڕووی زانستیەوە چۆن خۆمی بنەڕات خۆمی بنەڕات و حەقیقەت بدۆزمەوە ئاشت بمەوە لەگەڵێ یەکەم خودی ڕاستەقینێت و خودی نمونەی تۆیە باشە مثلەن من لە شوێنێکا کاکە نامرتاحم بەم ئیشە تەواو کاکە نامرتاحم بەم ئیشە ئەیە ڕۆم بۆچی بۆ ئیشێکی تر وازێم لەم ئیشە بۆ ئیشەی تر سەریکە ئەڕۆم ئەو شوێنی کە تیان مرتاحم ڕێک ئەڕۆم بۆچی بەرە ئەو شتەی کە حەزم لێیەتی سەرێکی داهاتەکەی زۆر زۆرترە بێ نەخێر کاکە سەرێکە لەم ژیانە لەم کەسە کە هاوڕێمە زۆر پێی نامرتاحم هەستەکەم خۆم نیم نامرتاحم لەم ژینگە لەم هاوڕێنە هاوڕێکانیش باشن وازیان لێهێنێ چێ بۆ ژینگەیەکی تر سەرەکە زۆر پێشەکەوێ زۆر مرتاحە زۆر گەشاکات ڕازگۆبوون لەگەڵی خودی خۆت ئەها ڕازگۆبوون کتێبێک هەیە ئەو دروایان لەگەڵ خۆمانەیەکی ئێمە زۆر درۆکەین لە ژیانمان لەگەڵ خۆمانە هەرڵەن تۆ سەبر بگرە تۆ ئارامگریتە بێ بەڵام ڕازگۆبوون کلیلی بوون بەو کەسەیە کە ئاواتی بخوازی ناڵم ئەبیتە ئەوە بەڵێن کلیلێکە ئەم کلیلە ئەکرێ بگرێتەوە تێگەن عزیزانم ئەمانە قسەکان ئەها زۆرەی بیسین بەس ئەمە حەقیقەتە ئەگەر وردە بیتەوە حقەتی ژیانی زۆرتیایە چیتر بکەم ئاماژەکان و پشکنین بەڕێزانم ئێمە خوای گەورە دروستی کردن فیترەتیشی پێداوین فیترەتەکەم پێمەڵێ لەگەڵ ئەم کەسە نامرتاح ئەم ئیشە نازانم بەم تایپی من ناگونجێ هەروتیان تۆ ببیتە دکتۆر تۆ ببیتە مەلا تۆ ببیتە ئەم پیان وتومە ئاماژەکانم لە ناو مێشکمە ناو دڵمە بەس کێشەکە ئەوەیە ئێمە کە لە خولەکە زیاتر ڕۆی ناوێەوە ئەو ئاماژانە کەب کراون کۆمەڵە شتەیە بۆ نمونە کلانی کۆمەڵایەتی ولانی چاولێکەری و کۆمەڵە شتەیە ناڵێ ئەم ئاماژانە ئەگینە گوێ لە ئاماژەکان بگرێ مرۆڤ پێتەڵێ ئەم ئیشە بۆ تۆ نابێت ئەم خۆ بۆ تۆ باش نییە ئەم پەیوەندیانە تۆتیان نامرتاحی باشە کەواتە گوێ لە ئاماژەکانت بگرە مەسەلەن شەو پێش ئەوەی بخەوی ئەمڕۆ لە چ کاتێکە هەستم بە وزەیەکی زۆر کرد لەگەڵ کیا وزەم زۆرە بوو کێ زۆر بێتاقەتی کردم بۆچی بێتاقەتی کردم چ کاتێ ڕۆژەکە وزەم نەبوو باش ئازیزان تەقەن ماڵسەزانێری چاشتی زۆر جوانتان باسەکە لە بابەتان چی ڕێگری لێ ئەکا ڕازگۆبی لەگەڵ خۆتی خۆت من چی ڕێگریم لێەکە ئەڵێ هەر لە زووەوە ئێمە کە لە دایکە بین مەرجدار کراوین باشە کە خودی ڕاستەقینەی خۆت سەرکوت بکەیت لە پێناو پەسەندکردنی کۆمەڵایەتی لەبەرەوەی خەڵق قبوڵم کە دایک و باوکم هاوڕێکانم مامۆساکانم خزمەکانم ئەو قبوڵم بکە من خۆم تێک شکانۆ لەناوەوە هەرچی ئەمەوێ بەردەوام بم هەر بەرەو دو ئاگەڕێمەوە هەرچی فێرە بم هەر پێکم بەرەو لایەتە ڕۆشتووە باش ئازیزان مرۆڤ بۆچی ڕازگۆبوون لەگەڵ خۆیان و خۆی حەقیقی بدۆزێتەوە ئەوە نەباشە بۆچی هەر ئەیەوێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەسەند بکرێن کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەسەندکردنی کۆمەڵایەتیەوە نەزیان لێدا بۆچی هەر ئەیەوێ ئەوە بکە بۆچی پەسەندکردنی کۆمەڵایەتی هۆکارەکەڵی خۆ بەکەم زانین جوانە ئەی چۆن خۆمان مەسان باشکەینەوە چۆن خۆمان بەکەم نەزانین ڕێزنەگرتنی خودت چونکە ڕای خەڵکمان زۆر لا گرنگە بۆچی ڕای خەڵکمان زۆر لا گرنگە قسەکە ئەمەیە ئێمەمانەی دەوروبەر قوبوڵمانکە ئەی بۆچی ئەمەمانێ قوڵمانکە بەڕێزانم لەبەر ئەوەی ئێمەی ئینسان ئێمەی مرۆڤ لە وجودمانە ئەوەیە کە ئەترسین لە کاردانەوەی ئەوانی تر ئێمە خی گەورەوە دروستیکردن و پەیوەستیم بە دەوروبەرەوە ئەمانەوێت هاو ئاهەنگ بین لەگەڵ ئەوانی ترە
بەڵام بەمانەی ئەوە نییە کە من بە نامرتاحی بژیم. هەر لە وجودی ئێمە پەیوەست بوون بە ئەوانی ترۆ ئەم شتە دروست بۆ گرێدراوە، بۆ ئە بزەبەت جوانە بۆ ئەوەی ڕۆبەڕووی سەرزەنش نەبینەوە، چکە حترسم کاردانەوە ئەوی تر. ئێسام لەم ماوەیە هاوڕێکم هات پرسی کردوتی وەڵی من لە بەشی داتا بیسم بە زۆر نامرتاح، هەستەکەم پێش ناگەم، هەستەکەم دوای تاواشیم کە هەر زۆر ڕقمەنی. ئەوتم واز بێنە ئەیوتی وڵی دایک و باوک و خزمەکان زۆ زۆ قسم پێکەن، ئەیوتم تۆ تەمەنێکی زۆر بفەوتێنی لە پێنا ئەو بەشە و دواتریش هیچ. وەڵا بڕیاریدا لە مەرحلە دووشە وازی هێنا، ئێستا لە ئیشێکی باشترە و زۆر زۆر پێشەکەوێت. سەرەتاکە خەڵ قوڵڵە ناکە، بەڵام تۆ هەنگاوێک لە خۆ نزیکە بیتەوە لە ئارەزۆ قوڵەکان و بەها بنەڕەتیەکان. تێگەن ئازیزانم ئەمان لە خولەکەیە تۆزە ورتر ئەچین ناویەوە، پێویستی دەرونیەکانی خۆم دابینەکەم چاکە بێت. بازنەی بەتاڵی ئالوودەبوون و خۆش سەرزەنشکردن کۆتا سڵای بە کۆڵا کۆتا بابەتمە لە خزمەتانە. ئازیزان ئینسانێک ئالوودە بووە بە شتێکی خراپ، جگەرەیە کێشێ دامش خۆی سەرزەنشتەکە، تەماشای فیلمی خراپەکە، نوێژەکانی ئەڕوات، کتابەکە مەسن بەردەوام خۆشی سەرزەنش دەکات. بۆچی ئەم بازنە چۆن دروستە بێت یان چۆن خۆ سەرزەنشتکردن ئەبێت ئەوەی ئالوودەبوون؟ یعنی کەسی ئەڵێ تۆ بەردەوام نەفست بشکێنەوە، شکاندنەوەی نەفست وا ئەکات تۆ زاڵبی بەسەرەوە خویە. بەڵام لە ڕووی زانستیەوە ئەڵێ هەندێک جار تۆ خۆزە سەرزەنشتکردن ئەتباتە ناو بازنەیەکەوە ئەو نتێت تووشی ئالوودەبوونتەکە، وانە؟ کابرا هەر تەماشای فیلمی ڕوتەکە خۆی سەرزەنشتەکە قسەی بەخۆیەکە نەفسی تەریقەکاتەوە ئەمەوە تەریقەکاتەوە پرسیار لە مەلایەکاڵە زۆر حرامە و زۆر خراپە و زۆر هەم سەریکە ڕاتەوە سەری. ئەمە چۆن دروستە بێ؟ تەمەنە بابەتانە زۆر زۆر بە قوڵی لەناو خولەکە ڕۆنی سەری کە ئەم شتانە زۆر دەست ناکەوێت لە کتێب و لە ڤیددیوەکلەوە. سەرگانزانم یەکەمین شت چییە؟ ئەنجامدانی خووەکە. تۆ دەسەکەیتە چی؟ کەسەکە ئەو کارەکەت کە ئالوودەی بوو ئەم ئیشەکە ئالوودەی بۆ بەردەوام ئەنجامێدا، باش نییە؟ دووەم هەستکردن بە شەرم و تاوانباری. ئەم شتەی خراپە حەزی پێی نییە، هەستەکە بەس بە تاوانباریە کەس بە شەران بە گوناحەکە. دوای ئەنجامدانی هەستێکی زۆر خراپی شەرم پەشیمانی و ڕق لە خۆبوونەوەی لا دروستە بێت، بیر لە خۆی کاتەوە کەسێکی لاواز و بێ ئیرادە، وانە؟ سێم چییە بێت بازنەکە؟ ئەڵە چی زیادبوونی ئازاری دەرونی کەواتە ڕقی لە خۆەتی خۆی بێ لاواز و بێ ئیرادە و یەک دنیاشت ناسنامەیەکی خراپی داوە بخۆی. دواتر مامۆستازانێت لە خولەکە زۆر باسیەوەکە چۆن ئێمە ناسنامەیە بدەین بە خۆمان، ناسنامەیەکی تر. ئەڵێ زیادبوونی ئازاری دەرونی ئەم خۆ سەرزەنشکردنە ئازارێکی دەرونی قوڵ دروستەکە، سترێس و دڵە ڕاوکێ باشە زیادەکە. ئەم کەسە تااقەتی تێ کۆمەڵاتی نییە، تااقەتی بەرەو پێشوونی نییە، ئەترسێت بێزارات چکە ئەمە نەخۆین کردووە. لە قۆناغی چوارەمە چی لێ دێ؟ ئەگەڕێتەوە بۆ خووەکە بۆ ئارامبوونەوە، چکە ئەم خووە ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت ئیسراحەت و ئیسراحەتێکی پێداوە، ئەگەڕێتەوە بۆچی؟ بۆ ئارامبوونەوە، بۆ هەڵاتن لەم ئازارە دەرونیە نوێیە و بۆ دۆزینەوەی ئارامێکی کاتی جگەرەکە کێشێت تەماشای فیلمەکەکە ئیشەکە دوا ئەخات خۆی کبتەکە قسەکە ڕای خۆی دەرناڕێ کەسەکە دووبارە پەناباتەوە بەر هەمان خوو. بۆیە چێ بێت؟ دووبارە بوونەوەی بازنەکە بەو شێوەیە بازنەکە بەردەوام بێ ڕۆژ لەدا ڕۆژ ئەم کەسە چی لێ دێت؟ وەکەی بەهێزتر بێت. کەواتە سەرزەنشکردن هەمیشە نابێتە هۆی چاک بوونەوە، هەمیشە نابێتە هۆی ئەوەی بەرەو پێشەوە بچم. باش ئازیزانم ئومێدوارم بابەتە سووتان لێ بینی بازیزانم. مامۆستا زانیار شتی زۆر زۆر جواتان باسەکە لەسەر ئەوەی کە من چۆن خوێکی باش یا خوو چییە دروستیکەم ئینشاءڵڵا ئومێدوارم کە بێتە هۆی کاتێکی زۆر بچم. مامۆستا گیان فەرموو کاتێکی خۆش و زێڕنیان پێ ببەخش. ئازیزانم ئەوانەی کە پرسیاریان کردو خولی خووەکانم ئینشاڵڵا دەست پێکات ئەم بابەتانە بە قوڵی ئەڕۆینە ناویەوە نزیکی 3 بۆ 4 هەفتە لە کۆمەڵی وانەی زۆر زۆر وردەکاری زۆر جوان و زانستی بەرسەرخۆیی خۆتە دۆزیتەوە و ئیتر پێناسە بە خۆتە دەی
باشە زۆشت هەلەکە ئینشەڵا لە ژیانی خۆتان. ئومێدوارم سەرکەوتوو بن و دەستان خۆش بازیزانم زۆر زۆر خۆشحاڵم. ئەتوان لە ئاوات ئەکادیمی داوای ئەم خولە بکەن ئینشاءڵڵا. گروپی داهاتوو لەسەر ڕۆژی داهاتوە دەست پێکات. گروپی چوارەمە سواز بەخوا کسێ گروپی سەرەتا هینێکی زۆر زۆر هەیە بووە، کاردانەوەیەکی زۆر باشیە بووە. دەستی ئەوش خۆش بێ هیوادارم کە ئیسفاتان کردبێ. ماڵ سەزانەرگیان هۆسلای جنابتان ئەتوان دەست پێ بکەن. ماساگیان دەست خۆش بێ و لەش ساغ بێ ڕەبی سلامشتان خۆش بێ زۆر. پڕ بە چێش سەر کەوتو دنیا. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای پەروەردگار درود و سڵاو و ژەبەسەگیانی پاکی پێغەمبەرە. بەڕێزانم سڵاو و میهرەبانی خوای گەورەتان لێبێت. دەستمان ساڵتای بەڕێز خۆش بوو ئەو نیو کاتژمێری کە لە خزمەتمان نابوو، بەڵام چ خزمەتێک ماشەڵڵا بابەتێکی ناوازە و بابەتێکی گرنگ و بابەتێکی گۆڕانکاری جەوهەری شیان ساغ بێ ڕەبی. بەڕێزان دڵنیام کە ئێستاکێنە هیلاک بوون پێشی بچینە ناو بابەتی نوێوە تکای ئەم ڕاهێنانە بە پێکەوە بکەین بۆی کەمێک وزە و کەمێک وزە وەرگین و مێشکیشمان کەمێک خاڵی بێتەوە لەوەی کە فێروی باتە مێشکمان خۆی ئامادەکە بۆ شتین. بەڕێزان تکای ئازێت کێشن کەمێک بەم شێوە لا چەندکە پلەکانتان بشێڵن بەم شێوەیە کەمێک پاشان هەناسەیەکی قوڵ هەڵمژن چەند تا یەکە ژمێرین پێنج چوار سێ دوو یەک پاشان هەناسەکە بدەنەوە. بەڕێزانم هەرێکێک لێمە کە هەموو ڕۆژ دەست بە ژیانکردنەکەین واتە هەرێکێک لێمە کە بەیانیان هەڵەسێ بۆ ئەوەی دەست بە ژیانکردن بکات. هەمومان کۆمەڵە خشتێکمان بەدەستەوە، چۆن کەسێک خاین و دروستەکە وەستایەک کۆمەڵە بلۆک و خشتێکی بەدەستەوە. هەرکێکیش لێمە بەو شێوەیە کۆمەڵە خشتێکی بەدەستەوەیە. ئەم خشتانە کە بەدەستمانەوەیە یان دیوارێک و بربەستێک دروستەکەین یان ئەوە تا پردێک دروستەکەین، یان ئەوە تا دیوار و بربەستێک دروستەکەین لە نێوان خۆمان، لە نێوان داهاتوویەکی گەشت لە نێوان خۆمان و تواناکانمان، لە نێوان خۆمان و باشترین خودی خۆمان، لە نێوان خۆمان و ئەو کەسی کە پێویستە ببین، یان ئەکەین بەم بربەستە کامە خۆخراپەکانمانە، یان ئەیکین بە پردێک بۆ گەشتن بەچی، بۆ گەشتن بە دڵخۆشی، بۆ گەشتن بە خۆشببختی، بۆ گەشتن بەوەی کە دەروونێکی ئاراممان هەیە، بۆ گەشتن بەوەی کە ڕەزامەندی خودیمان هەبێت. کاتە بەڕێزان ئێمە هەمومان یەکسانین، بەڵام ئەوە کردارەکانی ڕۆژانەی ئێمەیە کە هەرێکێک لە ئێمە لەوی ترجیاکاتەوە. بەڕێزان زانیار فەتاحم لە ماوەی سێ خولی ڕابردوو لەگەڵ چەندین بەشدار بووە بوون. لەگەڵ چەندین بەشدار بووە بین بە مەبەستی چی؟ بە مەبەستی ئەوەی کە ئێمە یارمەتی ئەم کەسانە بدەین کە هەنگاوێک هەڵبنێن بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکەن. بە بڕەزانم پێم خۆشە هەرێکێک لێوە جوابی ئەم پرسیارە بۆ خودی خۆی باتۆ. هەر یەکێک لە ئێوە جوابی ئەم پرسیارە بۆ خودی خۆی باتۆ. ئایا بچووکترین خوو نەک گەورەترین خوو، بچووکترین خوو چی دەبێت ئەگەر من بیگۆڕم ئەوە ژیانم ئەگۆڕم؟ بچووکترین خوو چی ئەبێت ئەگەر من بیگۆڕم ئەوە ژیانم ئەگۆڕم؟ بەڕزان جوابدانەوەی ئەم پرسیارە کلیلێکە، کلیلێکی زەینی یارمەتیت ئەدا پێداچوونەوە بە خۆتا بکەی و پێت بڵێ چ کێشەیەکت هەیە و لە کوێ پێویستە کێشەکەت چارەسەرکەی. بەڕزان کێ توانێت جوابی و پرسیارەمان باتەوە بچووکترین خوو چی ئەبێت ئەگەر بیگۆڕی بەڕاستی ژیانت ئەگۆڕ؟ قات و زەینە بەڵای خەڵ. بەڕزان کەیتر وازێنان لە تۆڕە کۆمەڵەکە، وازێنان لە تەنبەڵ.
وازێنان لە سۆشیال میدیا ڕێخستنی کات نینۆک خواردن لە ناکات و ڕۆبن کات بفێڕۆدان زۆر بەکار زیاد بیرکردن بێ پلانی دیاریکردنی ئامانج وەڕنی وازێنان لە شکل خۆڕەخستن و کار داخستن لەم بای کامکردنی بەکانی تۆڕە کۆمەڵاتێکیان زۆر بیرکردنەوە خەیاڵ تەنها کەمێک هەر زۆر باشە بەڕێزان ئێمە یاسایەکمان هەیە پێوترێ ئاکشن بیسس لەگەڵ ئیدنتیتی بیسس ئاکشن بیسس لەگەڵ ئیدنتیتی بیسس چشتن دوو جیهانی جیاواز بەڵام دوو جیهانی کاریگەرن لەسەر یەکتر دوو جیهانی جیاواز بەڵام دوو جیهانی کاریگەر لەسەر یەکتر ئاکشن بیسس بریتە لە چی بریتە لەو کردارانی کە تۆ ڕۆژانە بەردەوامێکی بریتە لەو کردارانی کە تۆ ڕۆژانە بەردەوامێکی ئەم پێوتێ ئاکشن بیسس شتێکی ترمانە پێوتێ ئایدنتیتی بیسس ئایدنتیتی بیسس واتە چی واتە ناسنامەی خودی تۆ بەڕێزە ناسنامەی خودی تۆ بەڵام ساڵتای بەڕێز باسی کرد خودی ڕاستەقین جیاوازێکی گەورە لە نێوان ئەم دوانەیە هەیە بەڕێزە ئەوەی ئەتەوێ ببیت لەگەڵەوەی کە ئێستا هەیت بەڕێزان چەند کەس لە ئێوە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە ئەیەوێت ببێت واتیسە تۆ تێ بیبی بە خوێنەر ئەتێبی بە خوێنەر ئایا ئێستا خوێنەریت ئەتێبی بە وەرزشوان ئایا ئێستا وەرزشوانی ئەتەوێ ببی بە ئیماندار ئایا ئێستا ئیمانداری بەڕێزان کی ئەم دوانە یەکشتە ئەوەی کە ئەیەوێ ببێت لەگەڵ ئەوەی کە ئێستا هەیەی یەکشتە واتە نمونەی باڵای خۆی و خودی خۆی یەک کەسایەتی نانیم هات و نارین باڵ نەخێر یەکنین ئەکتیفتر کرێت نزیک نوانی بەڵام لە هەوڵە خەیاڵم ئەم خولە بێبەرم بەر ئەم وانیان بێبەرم یەکشت نزیکم دی باڵ بەڕێزان ئێمە ئەڵێن خودی نمونەی یان ناسنامەی خودی لەگەڵ ئاکشن بایەس ئەزانن بەڕێزان کەمترین کەس بەهۆی ئاکشن بایەسەوە یان ئەکشن بیسسەوە ئەتوانێت گۆڕانکاری لە خۆکانیان بکە کەمترین کەس ئەتوانێت گۆڕانکاری تۆ تێ بخوێنیتەوە تۆ ڕۆژانە کاتژمێرێک بخوێنیتەوە سەرکەوتوو نابێت بۆچی لەبەری لەگەڵ ناسنامی توە یەک ناکرێت تێواز لە جگەرە بێن ناتوانین لەگەڵ ناسنامی توە یەک ناگرێتەوە ئەتێواز لە سۆشیال میدیا بێن ناتوان لەگەڵ ناسنامی توە یەک ناکرێتەوە ڕۆژی سەعاتێک وازین ئەمڕۆ کاتژمێرێک وازین بەیانیش کاتژمێرێکی تر دوو بەیانیش کاتژمێرێک بەڵام لە ڕۆژی سێمە ئەچیتەوە سەر هەمان چوار ڕۆژ وازێنی بەڵام لە ڕۆژی پێنجەمە ئەچیتەوە سەر هەمان شت بەڕێزان لە گۆڕانکاری خوی بنەڕەتیە لە گۆڕانکاری خوی بنەڕەتیە ئاکشن بیسس واتە کردارەکان سەرکەوتوو نیە ئیلا بە شێوازێک نەبێت کە ئەو شێوازە یەکانگیر بێت لەگەڵ ناسنامەکەیە واتە ئەگەر تۆ ئایدنتیتی بیسس ناسنامەکەت یەکانگیر نەبێت لەگەڵ ئەو خۆی کە ئەتەوێت وازی لێبێنی ئەوە ناتوانانی وازی لێبێن با نمونەیەکتان بۆ بێمە بەڕێزان من چەندین کەسم بینیوە ماوەی مانگێک وازیان لە جگەرە هێناوە بەڵام دواتر گەڕاونەوە سەر خواردنی جگەر سەر کێشانی جگەر چەندین کەسم بینیوە وازیان لە شەکر هێناوە بەڵام گەڕاونەتەوە سەر خواردنی شت چەندین کەسم بینیوە کە خەریکی زۆری سۆشیال میدیا بوو ماوەی وازیان هێناوە بەڵام دواتر گەڕاونەوە سەر بەکارهێنانی سۆشیال میدیا بەرزان هۆکاری ئەم شتە چی ئەو کەسی کە جگەرە کێش بوو ئەڵێ من جگەرە ناخۆم بەڵام ناڵێ من جگەرە کێش نیم بەرەزان ئەم دوو لەفزە جیاوازیەکی زۆر بۆ کەسایەتی مرۆڤ دروستەکەن
ئەڵێ من ئەمەوێ بخوێنمەوە بەڵام ناڵێ من خوێنەرم، ئەڵێ من ئەمێ واز لە سوۆشیاڵ میدیا بێنم، ناڵێ من بەکارهێنەری سۆشیاڵ میدیا نیم ناکێشم ناخۆم، نا ئەڵێ من ئەماوە هەڵێم شەکر نەخۆم، ناڵێم من شەکر خۆر نیم. بەڕێزان ئەو کەسانتان بینیوە کاتێک چەند کەسێک بەیەکەوە دانیشن ئەوڵێ من لە تەمەنما فڵان شتم نەکردو، من شەکر خۆر نیم، بەیان ئەڵێ من ساردی خۆر نیم، بەیان ئەڵێ من فڵان شت ناخۆم. ئەم ئەوەی کە ئەڵێ فڵان شت ناخۆم یان من فڵان شتم نییە، من ناسنامەیە بەڕێزان. چۆن کاتێکی بایۆمەتریت پێەیە، کاتێکی نیشتیمانیت پێ ناسنامی تۆی لەسەر، ئەم ئایدنتیت بایەسش ئاوایە بەڕێزان. واتە مرۆڤ ئەگەر باوەڕی وا بێت جگەرە کێشە، بەڵام هەفتەیەک جگەرە نەکێشە دواتر ئەچێتەوە سەر جگەرە کێشە. هەتا ئەو ئایدیا ئەو ناسنامی بۆ دروست نەبێت کە بڵێ من جگەرە کێش نیم، ئەوە چییە بێت؟ ئەوە ئەم کەسە ناتوانێت واز لە خواردنی جگەرە بێن. کاتە بە گۆڕانکاری لە چیا بکە؟ لە ناسنامەکەی بکە. تۆنی ڕۆبێنس دڵنیام زۆرێکتان ناویتان بیستون، دڵنیام زۆرێکتان ناویتان بیستون. کە باسی NLP-یەکە، باسی تەکنیکە کاریگەر و گۆڕانکاریەکان لە NLP-یەکە. باشە باسی ئەوەکە کە ئەڵێ من کێشەیەکم هەبوو نەمەزانی کێشەکەم چیە، هەرچیم ئەکر نەمەتوانی ئەو توانە ئەو تاقەی کە تیامایە بەکاری بێن. ئەڵێ هەرچیمە کرد نەمەتوانی بەکاری بێن، هەرچیمە کرد هەستمە کرد گیرم خواردووە، هەرچیمە کرد پێش ناکەوت، هەرچیمە کرد کتێب مەخوێندەوە، ئەمە مەکرد ئەوە مەکرد، ئەڵێ هەستمە کرد شتێکی باش مەکرد بەڵام پرۆگرێسم نەبوو، بەڵام پێشکەوتنم نەبوو. ئەڵێ هەتا و کاتی فێری ئەو بووم کە چۆن دەستکاری ناسنامی خودی خۆم بکەم. ئەڵێ و کاتی دەستکاری ناسنامی خودی خۆم کرد، ئەڵێ بە یەک ساڵ توانیم چی بکەم؟ بە یەک ساڵ توانیم نەتیجەیەکی زۆر گەورە، بەرەو پێشچوونێکی زۆر گەورە لە ژیانم تۆمار بکەم. لە ماوەی 2 ساڵە توانیم بە تەواوەتی کێشی جەستەی خۆم داگرم، و لە کەسێکی هەستی بە دۆڕان و شکست خوارد و بە کەسێکی خراپە کرد، لە ماوەی 2 ساڵە خۆم بینیەوە لە کەنار دەریاکان ئاڵێ خۆمەدا بەر هەتا بە دڵێکی خۆشەوە، بە هەستێکی خۆشەوە لێستم بە سەرکەوتنەکە. ئەڵێ ئەو کارەکە چی بوو؟ من لە ناسنامە خودیەکە دەستکاری خودی خۆمم کردووە. بەڕزان ناسنامەی خودی ئەمە زۆر بەمان بلۆک کراوە و هەتا وەکو نەزانی چۆن بیگۆڕین، بەڕاستی و نەزانی چییە و چۆن دەستکاری یەکرێ، ئەوە قورسە بۆەوەی کە بتوانین بیگۆڕین. بڕزانم ئێمە بۆچی لێرەین؟ ئێمە خولێکی 3 هەفتەیمان ئامادە کردووە بە ناوی خولی خۆکان. ئەم خولە تێکەڵەیەکە بەڕێزان لە 3 شت، واتە خولی خۆکان باسی 3 شتەکە، ئەنی هەموو خولەکە ئەگەڕێتەوە بۆ یەکانگیر لە 3 شتە. ئەویش بریتیە لە خوی بیرکردنەوەکانی مرۆڤ، ئەو خوانەی کە پەیوەندی بە بیرکردنەوەکانی مرۆڤەوەیە و کاریگەری لەسەر ژیانی دروستەکە، ئەو خوانەی کە پەیوەندی بە هەستەکانی مرۆڤەوەیە و کاریگەری لەسەر ژیانی دروستەکە، ئەو خوانەی کە پەیوەندی بە کردارەکانی مرۆڤەوەیە و کاریگەری لەسەر ژیانی دروستەکە. کاتە بەڕێز خوو بریتە لە چی؟ بریتە لە 3 شت. خوو بریتی نییە لە کردار بەڕێزان، خوو بریتە نییە لە کردار، بەڵکو بە زمانە زانستیەکە خوو بریتە لە کردەی مێشک. واتە کرداری ئەمە چییە؟ جەستە و ئەم شتانە نییە؟ ئەی کرداری مێشک چی؟ بریتە لە خووەکە. کاتە خوو یەک شت نییە بەڕێزان، خوو بریتە لە 3 شت: بیرکردنەوە، هەستەکان، کردارەکە. یعنی هەیە لە ئێوەی بەڕێز تەنها پێویستی بۆیە دەستکاری هەر یەک هەستی، ئەو هەستی چارەسەرگا خۆکانی هەندێکی باش، هەندێکی بە دەستکاریکردنی هەستەکە چاک ناویچە دەستکاری بیرکردنەوەکەی، خوی بیرکردنەوەی چارەسەر کرد. کە خوی بیرکردنەوەی چارەسەر کرد،
اینجا کام کەسە چارەسەرە بێت هەیە بیرکردنەوەی ئەیبینێ هەستەکانیشی ئەیبینێ بەڵام کێشە لە کردارەکەیەت ئەوێ بە کردارەکە چارەسەر بە چارەسەرکردنی کردارەکە ئۆتۆماتیکی ئەم کەسە چارەسەر کاتە بڕزان هەر یەکێک لێمە کێشەمان لە شتێکایە یانەوە تا کێشەمان لە بیرکردنەوەکانمان هەیە یان کێشە لە هەستەکان یان کێشە لە کردارەکە ئەگەر بیدۆزینەوە کێشە لەکوێوە تەکنیکێکی سەرکەوتو بەکاربێنی بۆی ئەم کێشە چارەسەرکەین ئەو بەدڵنیاییەوە چیە بێ بەدڵنیاییەوە ئێمە ئەتوانین چەندین خوی باش لە ژیانی خۆمانە پەرە پێ بدەین و چەندین خوی خراپ لە ژیانی خۆمانە بکەینە دەرەوە بەڕێزان لەبەرەوەی ئەم شەو تەنها ناسان نێبوون بە خێرایی تەکنیکێکتان پێڵم کە یەکان گیر بێ لە نێوان هەر سێ شتێک لە نێوان بیرکردنەوە لە نێوان کردار لە نێوان هەستەکانی مرۆڤیشە لە نێوان هەستەکانی مرۆڤیشە بەڕێزانم شتێکمانەی پێوترێ شۆینەوە واتە خۆ دەرخستن واتە خۆ شتێک ئەتەوێت دەربکەوێت شتێک ئەتەوێت دەربکەوێت ئەم شەوین ئەپە چییە بەڕێزان ئەم شەوین ئەپە واتە بۆ نمونە تۆ ئەتەوێت یەکەم شت چیەکەی نات ئەتەوێت فێری خوێندنەوە بیت ئۆکەی شتێکی زۆر باش یەکەم ناسنامەی خودی چییە من خوێنەرم ئەتە لەسەر وەرەقەیەک ئەمە بنووسە من خوێنەرم ئەمە لە ڕووی چیەوە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی ناسنامە خودیەکەوە تۆ خوێندەری پاشان چیەکەیت پاشان هەموو کاتژمێر جارێک دوو خولەک بخوێنەوە هەموو کاتژمێر جارێک تەنها دوو خولەک بخوێن زیاتر مەخوێنەوە ئەمە بۆ نییە کە تۆ بی بە خوێنەر ئەمە بۆیە تۆ شەوین ئەو بکەیت ئەم توانە لە خۆتا دەرخی چونکە بەڕێزان مرۆڤ ئەگەر توانایەکی تیا دەرنەکەوێت شەوین ئەپ نەکات ئەوە قورسە قەناعەت بەخۆکە دەستکاری ناسنامەکەشی بکە قورسە دەستکاری ناسنامەکەشی بکە بۆ یەکەم شت چیەکەی ناسنامەکە بۆ خۆت دانێ ناسنامەی خودی پاشان چیەکەی هەموو کاتژمێرێک دوو خولەک پراکتیزەی ئەو شتاکی کە کردوتە بە ناسنامەی خۆت من جگەرەکێژنی لە هەر کاتژمێرەکە چەند جگەرەکێشی بۆ نمونە هەر کەسێک هەیە لە کاتژمێرەکە 6 جگەرەکێشی دوو جگەریان فڕەت بە 4 بکێش تەنها شتێکی دوو عەدەدی بکەن دوو خولەک بخوێنەوە دوو جگەرە فڕەت لە ڕۆژێکە چەند چاخۆی بەڕێزان 10 چاخۆی 4 چاخۆی نەکدە ئەم چایە 4 چاخۆن با دوانیان بێ شەکر یعنی شەکر لە خۆت مەبڕۆ مەبە بە خوێنەر جگەرە لە خۆت مەبڕۆ تەنها چی بکە تەنها بەڕێژەی لە 102 شتەکە لە ژیانی خۆت دەرکە شتەکە بهێنە ژیانی خۆت تەنها شەوین ئەو بکە تەنها بە خۆتی نیشان بدە کە تۆ ئەتوانی ئەم شتە بکەی یعنی مەبە بە خوێنەر مەیە 2 سەعات خەریکی کتێب خوێن تەنها دوو خولەک بخوێن واز لە جگەرەکەت مێنە تەنها دوو لە کاتژمێرێکە چی بکە لە کاتژمێرێکە دوو جگەرە مەخ سەیری پۆڕنەک لە هەفتەیەکە دوو جار سەیری یعنی ئەگەر کەسێک لە هەفتەیەکە 5 جار سەیرێکا بیکا بەسێجە ئەمە ناسنامەیەکی خودیماندانە وە شەوین ئەپێکی ئاکشنمان کرد خاڵی سێم بریتێ چی بریتێ لە هەستەکانت بەڕێزان مرۆڤ ئەو کاتانی کردارێک ناکات شەکرەکە ناخوات جگەرەکە فڕێ ئەدات باشە جگەرەکەی فڕێداوە شەکرەکەی نەخواردووە وازی لە سەیرکردنی پۆڕنەکە هاوردووە با چی بکە هەستی تەفەخور هەستی شانازی هەستی ئیرادە ئەم هەستانە لەم کاتا بۆ خۆی دروست هەستی خۆشویستن هەستی ڕێز لە خۆگرتن مرۆڤ بتوانێت بەها بەم هەستانی خۆی بدە واتە بەم تەکنیکە سادە بەڕێزان ناسنامەیەکی خودی ئیتر من سیرکەری پۆڕن ئیتر من جگەرەکێژنی من خوێنەرێکی باش من شەکرخۆرنی من ئیتر زوو لە خەو هەڵئەستم ناسنامەکە جێگیرەکەیت
لە سەدا دوو هەنگاوەنی شوین ئەپەکەی بۆ ئەوەی کە تۆ بڵێ بەڕاستی من نتوانم ئەم شتە بکەم، هەروەها باشترین هەستەکانی خۆت بەم کردارەوە ئەبەستیتەوە. بەڕزان ئەمە تەکنیکێکی زۆر زۆر سادە، ئای تەکنیکێکی زۆر زۆر سادە، باوەڕکەن لە یەک هەفتە جێبەجێکەن گەورەترین کاریگەری لە ژیانی خۆتان ناکەین. بۆچی؟ لەبەری شەوین ئەپەکەی تواناکەت چێکی تواناکی خۆت دەرەخێت، کە تواناکەی خۆت دەرخست و ناسنامەکەت لەگەڵیا بوو هەستەکەشت تێکەڵ کرد، ئۆتۆماتیکی چێبێ ئۆتۆماتیکی ئەچیتە سەر ئەو ڕیتمەی کە تۆ پێویستە ببی بەو شتە، کە تۆ ناسنامە و هەست و کردارەکانت یەکانگیرە بێ، لوبێک دروستەکە کە بێوترێ لوبی خۆکە، لوبێک بازنەیەک دروستەکە کە پێوترێ بازنەی خۆکە. ئەو کەسانی ئەتوانن ببنە ئەندازیاری خۆکان، ئەتوان ببنە ئەندازیاری ژیانی خۆیان. ئەو کەسانی ئەتوان ببنە ئەندازیاری خوو، ئەتوان ببنە ئەندازیاری ژیانی خۆیان. وەکو سقراتەڵێ ئەڵێ بابەتەکەی ئێمە بابەتێکی سادە نییە، بابەتێکە باسی چەندین ساڵی داهاتووەکە، باسی ڤێرچسەکە، ئەڵێ باسی شیانەکە، باسی ئەخلاقەکە، باسی بەهاکە، باسی گۆڕانکاریەکە. بۆی بابەتەکە بابەتێکی گرنگە، ئەو بابەتێکی حەساس و بە دەستپێوەگرتنی و ئیش لە سەرکردنی مرۆڤ ئەتوانێت سەدان هەنگاو لەوەی کە ئێستا هەیە باشتر بێ، یان بە دەست لێبەردانی ئەکرێت سەدان هەنگاو لەمێکی ئێستا هەیە خراپتر بێت. بۆیە بەڕزانم دواوتە بۆ ئەوەی کە زیاتر لە کاتان نەگرین، ئەوەیە ئێمە تەنها پێماوتن بە شێوەیەکی سادە خۆت چی. لەوانەکانی داهاتوو کە ئیشەڵا زۆرێکتان لەوێ بن، پێتان ئەڵێن کە چۆن بە قوڵی بچینەوە ئەم بابەتانە، چۆن بە وردیش لەسەر ئەم بابەتانە بکەین، چۆن دەستکاری کردارەکان، هەستەکان، بیرکردنەوەکان بکەین. بیرکردنەوەکان پێویستیان بچی، کردارەکان، هەستەکان پێویستیان بچی. بۆ هەرێکێک لەمانە چەندین تەکنیک و چەندین ڕێگا کە یارمەتی دەردانە بۆ ئەوەی کە بەڕاستی گۆڕانکاری ڕاست و دروست و گۆڕانکاری سەرکەوتوو بکەن. دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ بە هیوای ئەوەی کە وانەی یەکەم وانەیەکی بە سوود بوێ بۆ ئەوەی بەڕێز لەوانەکانی داهاتووی شەوا پێکەوە شتی باشترە خوێنین و شتانێک فێرە بن، شتانێکە زانن کە بەڕاستی پێچێت لە هیچ شوێنێک بەدەستی نەهێنن و لە هیچ شوێنێک نیبی. لە شێم لایەکتان ساغ بێ بەڕێزان، کێش پرسیارێ تێبینێ شتێکی هەبێت لە خزمەتی یابین لە ماوەی ئەم چەند خولەکەی. دەستیان و لایەکتان خۆش بێت. خاتو جوانە ئەمینە کاکبیلار خاتون ما خاتو لەهنا چۆن ببمە خوێنەر. کاک ئەمەریان سێ تەکنیکی خێران باس کرد کە لەو بە جێبەجێکردنی ئەو سێ تەکنیکە ئەتوانیت بیتە خوێنەرێکی زۆر باش. سڵاوی زەحمەت نرخی ئەم خولە چەند؟ نرخی تەنها 30,000 لەم کات. خولەکانی تریش بێ بەرامبەرم نەخێت، تەنها وانەی یەکەم. خۆکان واکەم توان بسەرکرد بەسەر کێشەکانە. خۆکان یارمەتی دەرن بۆ ئەوەی هەندێک توانە لە خۆتا بنیاد بنی کە زاڵی بەسەر کێشەکان. لە کولە مامۆستاوانی لە کولە ئەترسن نەی لە کولە بۆوانەی لە کولواتە لە کولا ترسیتوەتەوێت لە کولە نەترس. ئەم خولە باسی فۆبیا ناکا بەڕێزان، ئەوە فۆبیایە. ئەم خولە باسی خووەکە. ناڵەکەم قورئان لەبەرکە خات و زەیتون ئەوە بێ لە خولی چالاکردنەوە پرسیار. کاکەژار وڵای ترە بێ خۆت بڕیار بدەی کامیان بۆ تۆ پێویسترە. باشە بەم خولاتوانێتن ئەگەر کێشەکان پەیوەندی بە بیرکردنەوە هەستەکان کردارەکانەوە هەیە و کێشەیەکی معریفی نییەوە، کێشەیەک نییە کە لە دەرەوەی خۆت بێ، لەو باوەڕێن کە ئیشەڵا ئەتوانیت زاڵی بەسەر کێشەکەدا.
چۆن واز لە نینۆک خواردن بهێنم. نینۆک خواردن زۆربەی دەروون ناسەکان ئاماژە بە چیەکەن ئەڵێ نینۆ خواردن لە چیەوە دێ لە سترێس و قەلەقیەوە دێ زۆربەی کرد واتۆ کاتێک تووشی سترێس قەلەقێبی ڕاستەوە خۆ دەسەوی بۆ دەمت و دەسەکەی بەرینەخۆ یا کاتێک خەیاڵتەوە باشە ئەمە هۆکاری خۆکە. باشترین شت چییە بووە؟ باشترین شتەوەی بیکێتە شتێکی قێزەوە نەشت ئەم شتە قێزەوەنش بە چیە بێت بزانە کامنینۆکەت هەیە زۆر ئەتو ئەی خۆی ئەتە کامنینۆکە هەو بە کەمێک پیسی یان هەوڵ بە مادەیەکی تاڵ یا هەوڵ بۆیەکی لێ پاشە بۆ مدەی چەند ڕۆژێ بۆی کە بردت بۆ دەمێت ڕاستەخۆ بیرت کەوێتەوە و بە شێوەیەکی نائاگایی مێشکرد پێت بڵێ کە نابێت ئەم شتە بخۆیت. ماسەتوان چارەسەری تەنبەڵی بکەین یان کارداخست ئینشەڵا ئەوەش ئەکرێت چارەسەر بکەین. خات و گەشتبین ئەوە بەشداری خولی چالاکردنەوەکەن بۆ چارەسەری وەسوەسە شەیتان باشە وڵای کاک ئەمەریان وەسوەسە جایە و بابەتی شێتان جایە بەڵام ئێمە بابەتەکەمان خووە چۆن نێژدای منداڵەکەم بکەم بخۆ سەرمەشقێکی باشە بۆی با نوێژ خۆشی پێ بدات تەنها ئەوەندە وای لەو کە نوێژ خۆشی پێ بدات ئەو بە دڵنیاوە توانێت بیکا بە خۆیەکی زۆر باش. هەموو شەوی یەکشەمەوانە شەوان کاتی وانەکان دوو شەمان شەمان پێنج شەمانە بەڕێزان کاتژمێرنەوە وای کاتژمێرنیە مناڵەکەم هیچ حەزی بە خوێندن نییە تەنمەڵتکە جاری منیش خات و گەشتبین جواب دایت وتم ئەکرێ بەشداری خولی چالاکردنەوە بکەن لەبەرەوەی ئەو خولە تایبەتە بە تەرکیز و سەرنج. خات و سیتا پێچە بابەتی ئەگەر هەستی خۆشەویستی بێت ئەوە بە چیە بێت ئەو بواکرێ ژیانێکی هەستی هاوسەنگ بۆ خۆت دروستکرد هەستێک نەلی دوورکەویتەوە نە زۆر خۆشی پێوە بگری هەستێک لە سنوورێکی دیاریکراوە ئەو هەستش بە چیە بێت بەوەی کە بەڕاستی مرۆڤ پێش ئەوەی کە ئەوانی تری خۆش بێ خۆی خۆش بێ بگەڕێتەوە بۆ خودی ڕاستەقینەی خۆی بۆی کە هاوسەنگیەک دروست بکە لە ناوچیە لە نێوان خودی خۆی ئەوانی تر بەخێر هاوسەردانی هاو خاتوسیدا جاری وایە بەڕستان بۆ نە هاوسەرەکەت زۆر خۆشێ بەڵام ئەو بەردەوام تۆ پشتگوێ ئەخات ئەمە ناکرێ بۆی کە تۆ ئەو پشتگوێ بخەیت و ئەویش تۆ پشتگوێ بخە هەستێکی هاوسەنگ دروستکە هەستێکی هاوسەنگ دروستکە واتە هەستی هاوسەنگ چۆنە ئەمە بۆ نمونە جافێکە ئەگەر تۆ زۆر زۆر گرنگی بدەیت و ئەو گرنگی نەدا ئاوای لێ ئەگەر ئەو گرنگی بدات و تۆ گرنگی نەدەی دووبارە ئاوای لێت باشە بۆی هەستێکی هاوسەنگ دروستکی جاری وایە پێچێت ئەو هەر هەستەکەی خۆی لاسەنگە تۆ پێویستت بە هاوسەنگکردنەوەی ئەو بەچی بەوەی کە هەم خۆتت خۆش بوێ هەم ئەویشت خۆش بۆی کە هەم دانوستانی لەگەڵات ئەو خاڵێکی زۆر گرنگ ئەوی کە لە دڵتایە بە شێوەیەکی گفتوگویانە لەگەڵ یا قسە بی چونکە بەڕاستی زۆربەی ئەو کەسانی کە تووشی هۆستی هۆگربوو نەبوون بەشێکیان هۆکارەکە ئەوەیە کە ئەم زۆر بە توندی خۆی بۆ ئەبەستێتەوە ئەو بەردەوام پشتگوێ هەو بە هاوسەنگی دروستکە هەو بە هاوسەنگی دروستکە دڵنیا بە ئەویش بەرامبەر زۆر باش بەڵام تۆ هەر زیاتر هەستی هۆگربوون دروستکە و زیاتر لێ دوورەکەوێت چۆن خەوم چاک بکەوم زوو بخەوە لە خزمەتتان کاکەژێر چۆن ئەو شەرمی شەرمی منداڵان بەڕێزان ئەبێت و بزانی هۆکاری شەرمەکەی چییە بەس بزان هۆکاری شەرمەکەی چ شەرمەکەی چارەسەرە بەس ئەوەندە لە مناڵ چونکە مناڵ ئاسانتر ئیشی لەسەرەک دێوەکو گەورە مناڵ هۆکاری شەرمەکەی بدۆزەرەوە بزانە هۆکار چییە شەرمەکە زۆر بە ئاسانی توانی چارەسەری بی لە خزمەتام خات و گەشتبین بەناوی زەنێر فەتاح حتوان ناوام چۆن دوورکەومەوە لە مۆبایل خات و زین وە لە خولەکە باسێکن
چۆن دوور بکەینەوە لە سوۆشیال میدیا. کاک ئەمەر پێش باسی هەندێک شتەکەین کە لە خولەکە لێن لە بڕاستی فریان ناکەین باسیکەین نەکەینەوە بێت هۆی نیگەرانی. کاک توانە بابەتێکی بە ناوی جەوهەرگەرە پلان بچنە بابەتە بخوێن و یارمەتیدەرێکی زۆر باش. چۆن وا بکەم منداڵەکەم حەز بە خوێندنەوە بکە. بۆچی منداڵ حەزەکە پلەیستێشن کا بەڕێزم؟ بۆچی حەزەکە یاری بکە؟ بۆچی حەزەکە بچێتە دەرەوە؟ بۆچی حەزەکە بچێت بۆ بازار؟ بۆچی ئەم حەزانی بۆ دروستێت؟ شتێکمان هەیە بە ناوی گەیمنیفیکیشن، واتە چۆن بڵێ گەیمنیفیکیشن بە مانای چۆن بڵێ یاریسازی. چۆن وا ئەەکەی خوێندنەوە بێتە یاریەک بۆ نەک شتێکی ڕق و تەق و ناخۆش. بۆچی مناو حەزی لە پلەیستێشنە؟ چێژی پێبەخشە، شتێکی خۆش. ئەگەر توانیت خوێندنەوە ژوا لێ بکەی بۆی بە دڵنیایی ئەتوان. چونکە ئێمە کتێبێکمان هەیە عەلی ئەبدالە هیوادارم هەمووتان بخوێندنەوە بە ناوی Good Feeling Productivity، واتە هەستی باشی بەرهەمدار بوون. واتەڵێکمە بەرهەمدار بین بەڵام بە هەستێکی خۆشەوە. ئەکرێت ئێمە بەرهەمدار بین بەڵام هەست بە زەبر و زەنگ و توندی نەکەین لە ژیانمان. بەخۆشیەوە کتێب بخوێنەوە، بەخۆشیەوە خۆکانمان بگۆڕین، بەخۆشیەوە سەرکەوتوو بین، بەخۆشیەوە ینیڵە ئەتوانین شتانە بکەین بەڵام بەخۆشیەوە. ئەگەر ئەو کتێب بخوێنەوە یارمەتیدەرێکی زۆر باشتانە لە سایکۆلۆژیای ئینسان تێ بگەن بۆ بزان ئێمە چۆن ئەتوانین گۆڕانکاری دروستکەین لە مشکی خۆمانە بووە پاشان گۆڕانکاری وردە و دەبین ناو کردارەکانی ژیانمان. لەکوێ دەستم بکەین ناویچە Good Feeling Productivity لە خولی خۆکان ئێمە ئەماخینە بەردەست بە شێوەی هەدیە. کاتێک گوێتان بۆ دەکرین دەزانین ئێمە و خەڵکی کێشوبا بەڕە بە دڵنیاییەوە خۆی گەورەی یارمەتیدەری هەموو لایەک بێ. چۆن وای لێ بکەم ئەو هەستەی بۆ دروست بکەین؟ وەڵاهی خاتوون ئەبێت تۆ چی بکەین؟ یعنی مرۆڤ بە مەعریفە ئەگۆڕێ، بە مەعریفە بە ئاگایی ئەگۆڕ، یعنی ئەبێت خۆت بیان کەسێکی تر بێم کەسە بە ئاگا بێنێتەوە کە ڕاستی هاوسەر خێزاندار خێزانەکەت پێویستیان بە قسەی تۆیە، پێویستیان بە گرنگی پێدان خۆشەویستی تۆیە. یان ئەبێ خۆت ئەم مەعریفەی بۆ دروستکە، ئەم ئاگایی بۆ دروستکە، یان ئەبێ کەسێکی تر بۆی دروستکە. ئیتر بزانە بە چی کاریگەرە، بە کێ کاریگەرە، بە چ مەنهەجێک ینی حەیرانە. یعنی هەیە بۆ نمونە بە کتێب خوێنەر لەو کتێبی پێ بەخشە با لەوە بخوێنی. لەوانەیە زۆر سەیری ڕیل و سۆشیال میدیا کە هەڵ بە مۆبایلەکەی پڕکە لەو ڕیل و سۆشیال میدیانەی کە باسی گرنگیدان بە خێزانەکە، باسی خۆشەویستیەکە. یعنی ساگنە دکتۆر دانا ئەوانمان هەیە هەڵوە لەو ڕیلانی بۆ بنێرە با گوێ لێ بگرێت، ئەو ڕیلانی کە باسی گرنگی خێزانیەکە. یعنی ئەمانەت یارمەتی دەرن ئەم کەسە بە ئاگا بێنەوە. من ناڵم بەم شتانە یەکسەر بەیانی چاکە بێت، بەڵام ئەم شتانی بۆ بنێرە بەردەوام وای لێ بکە متەئەسیر بێ بەم شتانە بە دڵنیاییەوە گۆڕانکاری بزانە بە چی متەئەسیرە. بە یاریزانێکە، بە وانیانەیەکی وەرزشیە، بۆنم بەیانەیەکی وەرزشی متەئەسیرە بە یاریزان. باسی ژیانی ئەم یاریزانی بووکە لەگەڵ خێزانەکە یا چۆن میهرەبانە خۆشەویێ ئەی با بۆ دەرەوە. ئەم کەسە یارمەتی دەرە بۆی کە چی بێت کاریگەری لە بیر و فکری ئەم کەسەش دروستکە. یان بە کەسێک بڵێ کە قسەی لێ بخوات یار ینی بتوانێت کاریگەری لەسەر ئەم دروستکات بۆی کە قسەی بۆکە. چۆن قواتی نشخواڵم نەڕات بیرم لای نوێژەکەم بێ. وەڵای ئەو کورسی تایبەت هەیە تایبەت بە خولی چالاکردنەوەی مشک و بێزکردنی یادگە باسی ئەو گوارانە قسەت لەگەڵ بکەم. هەر لە تەلەگرامی خۆم بە ناوی زانیار فەتاح لە خزمەتان نابم، هەر لەوێ توانی بە ئەندامێک یان شتێکی ئەکادیمیا بڵێ تەلەگرامی منت بێت کتێبەکە بە ناوی Good Feeling Productivity، واتە هەستی باشی بەرهەمدار. چۆن خەیاڵی زۆر نەکەم؟ بۆی کە خەیاڵی زۆر نەکەی هەوڵە مێشکە دەربێنە و تر خەیاڵ ناکەی. وەڵای خەت زێنەب چۆن خەیاڵ نەکەم؟
خاڵەکردن ینی شتێکی یەکلانە نییە لە ژیانی ئەمڕۆیە، شتێک یەکلانێت پێچی کێشت لە بەڕێوەبرنی کاتابێ، پێچی کێشت لە ڕخستنی کاتابێ، پێچی کێشت لە ئەولەویەتەکانی ژیاندا، پێچی کێشت لە پچڕانی زۆرابێ زۆر پچ، پێچی کێشت لە کاروباردا، یعنی و بڕاستی بە خۆت دیارێکی بزانین کێشت لە چیە ئەنجا بتوانین چارەسەرێکی ئابزانم بەس جوابی من نات جوابەکەم پێدایکە مێشکتان دەربێن بەڕزان شتان ساغ بێ و سەربەرز بن کۆتا قسم بۆ ئێوەی بەڕێز باوەڕکەن ئێمەی مرۆڤ قسەیەکە یاڵێ خۆشەویستی هەزار کەس ناگۆڕن بە دوژمنایەتی یەک کەس تێگەی خۆشەویستی هەزار کەس ناگۆڕمەوە بە دوژمنایەتی یەک کەس باوەڕکەی وەجاروای یەک دوژمنتان هەیە لە ژیانتان بەڵام هەموو بیر و هۆش و هیستری خۆتان هێنا بۆ لای دوژمنەکەتان یعنی جاروای بەس خەیاڵتە ئیتر هەموو بیر و هۆشی خۆت هێناوە بۆ لای خەیاڵ بۆ من خەیاڵمەوە خەیاڵی من خراپ یعنی بەس دوژمنەکەی ژیانتە بین ئەی ئەم هەزار دۆستەی لە ژیانتە یعنی بیر لە نیعمەتی خواکەرۆ نابڕێتەوە بۆ ڕزان یعنی باوەڕکەن بەشێکی ژیانی خۆمان ئەمە یەکە خۆمان قرسمان کردو چییە هەزار خۆشەویستمان گۆڕیەوە بە یەک دوژمن یەک دوژمنت هەیە لە ژیان یەک خەمت هەیە ئیتر بەس تەرکیز لەسەر ئەم خەمێ هەربیر لەم خەمە دەکەیت خۆت کوشتۆ بە دیاریەوە خۆت کوشتۆ بەدەست ئەوەی کە لێ هاتووی یەکت نییە خۆت کوشتۆ بەدەستەوەی کە کێشەیەکت هەیە ڕێگریەکەت یانی بەس ئەوە بین ئەو هەزار دۆستەی تر ئەو هەزار توانای تر ئەو هەزار نیعمەتی خوای گەورە کە پێیداوی کوڕ لە قیامەتە خوای گەورە حاسبەمانەکات ئەمەندەمان نیعمەت بۆ ژمێرێکە خۆمان تەسەور ناکەین شتان لە دێ ژیانمان نابوو هەنی بەرزن زۆرێک لە کێشەکانی مرۆڤ ئەم شتە بەسیتەیە باوەڕ یەک دوژمنی هێشتۆ تۆ لە ژیانە هەزار دۆستەکەی تری فڕێەوە هەر نازانێت لەیکن هەریکیانە نردوو بۆ وڵاتێک ئەو نەدەمێکە قسەی لەگەڵ نەکردون و تەلەفۆنی بوون بڕزان مرۆڤی ژوە تواناکانت نیعمەتەکانی خۆ پڕە پڕ دنیا پڕ لە نیعمەتی خۆ تۆ بەس یەک دوژمنە بینی یەک کێشە بینی ئەوەی تر نابینی بەڕێزان بڕۆ بۆ لای دۆستەکانتان بچن بۆ لای خۆشەویستەکانتان ئەوە لە دوژمنەکەتان بێنن ئەی ناکرێت تۆ خەریکی دوژمنێک هەزار دۆستت هەیە ئەمەندە لەگەڵ دۆستەکان ناپەیوەندی پتەوکە دوژمنەکە و هەر نەزانی لەکوێ هەر نەتوانێت دەستی پێت بگە هەر لێت بترسێت دوژمنە بۆیە بەڕزە وەکو خات تاران سوێتی شت زۆر قورسەکین شت قورسەکین بەڕاستی دەست خۆشخوای گەورە خی گەورە هەموو لایەکتان سەرکەوتووکە دەستی ئەوش خۆش بێ ڕەبی تکایە ئەوەی کە وتم هەزار دۆستانێ و یەک دوژمن ئەمە هەندان نیە ئەمە حقیقەتی ژیان بەڵام وەرن بە دوایە بگەڕن تۆ بە دوایە ناگەڕی نازانین دۆستەکانە لێکن بوونت کردو پەیوەندیان پێوە کرد بۆ ئەوەی کە دووبارە خۆشی گەڕێتەوە بۆ ژیانتە دەستان خۆش بێ لە شتان ساغ بێ خوا بەڕێزان بە هیوای ئەوی کە سووتان لەوانەکە وەرگرتی بێت وانەکە هەندێک شتی پێوتی بێتن و فێری هەندێک شتی کرد بێتن و پێوتی بێتن خۆ چییە خۆەکان لە چەند بەش پێک دێت ئێمە پێویستمان بەوەی دەستکاری کوێ بکەین و گۆڕانکاری لە کوێ بکەین و خۆەکان شتێکی خێرانی تۆڵی بەیانی هەموو ژیان نەگۆڕم بەڵکو وردە وردە لەو باوەڕین کە ئەتوانیت شتی زۆر گەورە شتی زۆر جوانە ئێمە خۆ زۆر باشمان بەس خراوتن وەڵا بە دڵنیایی و بەڕێزە وەکو خاتوسێنش باوەڕکەن شتی زۆر زۆر جوانمانێ جا لە کۆتاییە پێشنیاری یەک کتێبتان بۆ کەم ئەگەر بە کوردی نییە بەڵام هەرکەس دەستی کەەوە بخوێنێتەوە ڕی دەڕێکت ڕی دڕێکت پاشە دووبارە ئاڕاستەبوونەوە دووبارە ئاڕاستەبوون ئەو کتێبە باسی چیەکە باسی ئەو چیرۆکاناکە کە ئێمە بەردەوام بۆ خۆمان گێڕینەوە باسی وەکە تۆ بەردەوام ئەڵی لە مناڵی و من شەرمنم لە مناڵی و من زیرەک نەبووم لە مناڵی و من هەروە بیرم کردو تۆ لە مناڵی و من هەروام کردووە لە مناڵی و من هەر بەم شێوە بوو ئەمانە پێوترێ گێڕانەوەی چیرۆکەکانی خۆن
ئەم کتێبە باسیەوە بە کاڵ تو بۆم چیرۆکانە هەر لە منداڵیەوە من تووڕم هەر تووڕە بوو هەر کەس نێوێراوە قسم لەگەڵاکە بەڕێزان واژ نیت حەقیقەت واژ نیت بەڵام ئەم چیرۆکە خودێت هەر هێناوە لەگەڵ خۆتا هەر هێناوە هەموو ڕۆژ هەر بۆ خۆت دووبارە کردوت بەڵام وانی سەیری ڕابردووی خۆت کەرەوە چەندین نمونەی جوانی تێ چەندین حاڵەتی میهرەبانی توی تێ چەندین حاڵەتی لێخۆتیا کە لە کەسێ خۆش بوو چەندین حاڵەتیای لێ قسەی خێرت بۆ کەسێ کردو چەندین حاڵەتتیا زۆر ئیمانت بەرز بوو دیگۆرە تو ئەم سەرگوزشتانە بۆ خۆت بگێڕەوە ئەم سەرگوزشتانە بۆ خۆت بگێڕەوە باوەڕکە گۆرانکاری زۆر گەڕ لە ژیانتاکە بەڵام چی بکە کاتێ ئەتەوێت کردارێ بکەیت و مێشکت یەکسەر ئەچێتەوە بۆ سیلسیلەکەی ڕابردوو بۆ چیرۆکەکەی ڕابردوو چیرۆکی خراپی پێمەدە چیرۆکە جوانەکانی ژیانتی پێ ینی چەند جارێک هەوڵت کتێبت کڕیەوە بۆی بخوێنیتەوە ئەمە چیرۆکێکی جوانە کەچێکە کتێبەکە تاو نەکردو ئاسایی بەڵام چیرۆکە جوانەکەوێت تۆ حەز و خۆشەویستێک لە دڵتا بۆ چوی کتێبێکت کرد هەر ئەم حەز و خۆشەویستیە ئەگەر فۆکەس و تەرکیزت لەسەری بێ بیکەیتە چیرۆکێکی جوان لە ژیانی خۆتا باوەڕکە زۆر زۆر گۆڕانکاری ڕوت یعنی ئەمانی کەمووم باسکردن بەڕزان تکنیکی زۆر ساد هەانی هەر شتانێکی زۆر ساد هەر ئێستا بیکە یەکسەر گۆڕانکاری دروستە هەر ئێستا وەرە دانیشە بیر لەو کاتانە کەرۆکە بیر لەو نمونانی ژیانی خۆت کەرۆ کە خۆت تێدا بوو بیر لە نمونە جوانەکان کەرو لە کاتێکا زۆر بە موسەیتەری قسەت کردو لە کاتێکە ئەوەی کە لە دڵ تا بۆ وتوتە ئەنی ئەو نمونانە بۆ خۆت بگێڕەوە ئەو نمونانە بگێڕەوە دووبارە ئاراستە بە عقڵێتی خۆت بدا بە نمونونەکانی ڕابردووت چکە بەڕزان ئێمە بەردەوام چیرۆکەکانی ڕابردوو لە خۆمانە دووبارە ئەکەینەوە ئێمە ئەوەین چیرۆکەکان ئێوەرە چیرۆکان بگۆڕ تەرکیزکە سەر شتە باشەکان سەر شتە جوانەکان ێ باوەڕکە ژیان تەکۆڕ باوەڕکە بەیانی بە نەهجێکی تر هەڵەسی لەخۆ بەیانی بە شێوازێکی جیاوازتر هەڵەسی لەخۆ باشە بۆی بەڕزان کتێبەکە کاک ئەمارگیان ڕووی دوڕێکت هەر ئەو ناوە بنووسن ئەیێن بەڕزان ئەمە ناوی کتێبەکە یەک کتێب هەیە بۆ ناوە سیمۆس دیوی ویڵسن ڕاست کتێبەکەی تریشی عەلی عەبداڵ فیڵ بەڕزان ئێمە ئەتوانین چی بکەین گۆڕانکاری گەورە بکەین بەشتی زۆر بەسیط بۆی بەڕزان دنیا لە خۆتان قورزمەکەن ڕەحمەتی خواتان لێبێت دەست بگرن بە جوانترین و باشترین شتەکانی ژیانتانەوە بە دڵنیاییەوە هەزار دۆست گوناحی گۆڕیتەوە بە یەک دوژمن لە ژیانتان هەوڵ بن شتە کێشەکانی ژیانتان بخەنە پەراوێزێکەوە و فڕیان بدەن شتە جوانەکانی ژیانتان بێن لە ناو ژیانی خۆتانەوە دەشتان ساغ بێ هەر سەربەرز بن مۆفەق بن بە هیوای ئەوەی کە سوتان لەوانەکە گرت خواتان لەگەڵ خواحافظ